ولی تماشاوانیجا سبارا تیوی که شاهد نوا پارلمان عراقی به شوازه هلبجاردن دستا سروکات که چی بویه ایدیگل و خلاششم یا جواتان نرین عراق جاریه پسپوران و چایت نرخاندن میوانه که میجایه برای دکتر سردار قادر اکادمیسیان و پسپوری دستور لسلیمانی لگلمانه دکتر ام کاتو باش البته خود چاودیری پروسه دکی اما خلی ششمی پارلمان عراق خوش ازانی عراق سیستم اداره که عراق سیستمی که پارلمانی فدرالیه اوی دو رجال پارلمان عراق رو دادات چون حالا سنگینی سپاس کاتتان باش بەڕاستی ئێمە کاتێککە باز لە سیستەمی سیاسی عراقی دەکەین دەبێت دوو واقع ئەلکتری جا بکەین ئەویش ئەوەی واقعەکی دەستوریمان هەیە کە 21 ساڵە پەنگی خواردۆتەوە و تا ئەسا نەگەشتۆتە نەتیجەیەک ئەوە جیاوازە لەوەی کە ئەو واقعی کە لە دەرەوەی دەستوردا ڕێدەدا ئێمە هەمیشە لە عێراقدا باسی ئەوە دەکەین کە ئەو واقعە یاساییە بە شێوازێک تەطبیق نەکراوە لە عێراقا بۆیە ئێمە هەموو جارێ لە کاتی هەڵبژاردنەکانە لە کاتی دیاریکردنی پۆستەکانە لە کاتی دیاریکردنی شایستە دەستورەکانیشە هەمیشە دەکەوینە بەر حاڵەتێک کە بەردەوام بیر لەوە دەکەینەوە کە چی بکەین ڕێکەوتنی سیاسی سەر لە نوێ دروست ببێتەوە بۆیە لێرە ئێمە لە عێراقدا ئێمە یەک شتێکمان بۆ دەرکەوت ئەویشە بوو کە شتەکان بەدەر لە ڕێکەوتنی سیاسی هیچ مادەیەکی دەستوری یاخود هیچ ڕێو شوێنێکی یاسایی لە عێراقا جێبەجێ ناکرێتەوە ئیرادە سیاسیەکە و تەوافقەکە لە بینی لایەنە سیاسیەکانی عێراقیدا وای لێ هاتووە ئەولاترە لە دەقە دەستوریەکان جاکەواتە ئەگەر هەر کاتێک هاتوو جۆرێک لە هەماهەنگی نەبوو تەوافق نەبوو لە بینی لایەنە سیاسیەکانە ئەو کاتە ئێمە نەدەتوانین ڕێو شوێنە دەستوریەکان جێبەجێ بکەین و دەتوانین یاسەکانی دەستور و بەندەکانی دەستور لە ئەرزی واقعدا جێگیان بکەینەوە بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە کاتێک کە ئێمە دەکەوینە بەردەم واقعێک لە پەرلەمان جێگیری دووەمی پەرلەمان سەیرەکەی دەکرێتە قەیرانێک ئەو کاتە هەموو پرۆسی سیاسی دەکەوێتە ژێر پرسیارەوە تەنانەت چارەسەر و ئایندەی چارەنووس و ئایندەی وڵاتێک دەکەوێتە خەتەرەوە بەهۆی جۆرێک لە عورفێکی سیاسی کە پەیدا بۆ دەبێت ئێمە لەسەر هەموو شتێک پێشوەختە ڕێکەوتنێک بکەین و هەمیشە کار لەوە سەر ئەوە کراوە ئەو مافەی ئەو شایستەی کە دەدرێ بە تۆ لەم کاتەیە هەمیشە جێی متمانە نییە جێ ئەوەیە کە جارێکی تر سەر لە نوێ باسی بکرێتەوە وە لە سەری ڕێ بکەینەوە ئێمە لە بەڕاستی ئەوەی کە کرا دوێنێ مەسەلە تەنها هەڵبژاردننی جێگیری سەرۆکی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان نەبوو بەڵکو قەیرانێکی سیاسی بوو کە خەریک بوو پرۆسەی سیاسی لە عێراقا دووچاری دەبوو ئەو قەیران سیاسەش بەڕاستی ئەوە هەنگاوی تایبەت بوو لەسەر ئاستی دەسەڵاتە کە لە عێراقا خەریب و دروست ببێ ئەو کاتە دەبینی ئەو ئەڵقەیە وردە شوێنەکانی تر لە سەرۆکایەتی وڵات دواتر لە پۆستەکان و ئەنجومەنی وەزیرانە هەمووی ڕەنگی دەدایەوە بۆیە پێویست بوو هەر لە سەرەتاوە جۆرێک لە بەرگری بکرێ لەو قەیرانەی کە خەریکە لە عێراقا دروست بەڵێ دکتۆر هەڵبەتە وەکو خۆتت باسی دەنگدانە کەش بڵێ مەسەلەی تەوافقات مەسەلەی ڕێکەوتنی سیاسی با دەستور بدەینە لای ئەو لایەنە سیاسیانە بەردەوام بێگومان ڕێکەوتنیان هەیە دیداریان هەیە کە حتا حکوومەت کە پێک دێنرێت لەسەر نەخشەیەکی سیاسی بێگومان کە لایەنەکان لایەنە بەشداربووەکان ڕێکەوتن لەسەر حکوومەتێک کە پێک دێنێ ئەمانە نەپابەندی تەوافقات دەبن نەپابەندی ڕێکەوتنە سیاسەکان دەبن نەپابەندی بەڵێنەکانی خۆیان دەبین دەستورجی پێشێلەکەن ئیدی هەڵبژاردنیش دەکرێت بۆی لایەنی زۆرینە و کەمینەکەیە بە پێی ئیسیقاقی خۆی دەستکەوتی هەبێت بۆ ئەمە نییە لە عێراقا من وەک عەرزی جەنابتم کریانی لە عێراقا هەم هیچ ڕێکەوتنێکی سیاسی متمانەی نییە کە لەم خولە بۆ خولی داهاتوو شەمان شت ببێنێتەوە حتا تەنانەت پێدانی شایستە دەستوریەکان کە ئەمە نقطەیەکی جێگیرە دەبێت لە هەموو سیستەمێکی سیاسیدا هەبێت کە فڵانە کەس یاخود فڵانە لایەن یاخود گەل لەسەر ئاستی گەلێک کە ئێمە لە هەرێمی کوردستان باسی شایستە دەستوریەکانەکەین ئێمە تا ئێستا متمانەیەکمان بۆ دروست نەبووە شایستە دەستوریەکان کە لە کابینەیەکە هەندێکیان بەدەست دەهێنین بۆ کابینەی داهاتوو ئەو شایستە دەستوریانە بە جێگیری بمێنێتەوە ئێمە شتێکمان هەیە لە عێراقا پێی ئەوترێ
دەستوری هەمیشەی لە عێراقا ئەو شایستە دەستوریانە کە بە هەرێمی کوردستان دەدرێت بە گەلی کورد دەدرێت لە عێراقا لەسەر بنەمای ئەو شایستە دەستوریانە بەڵام لە هەمان کاتە ئەو شایستە دەستوریانە وای لێ هاتووە بۆ کابینەیەکی تایبەتە بۆ خولێکی تایبەتە بۆ خولی داهاتوو ئەبێ ڕێکەوتنی تازە بکرێمانە گرفتەکە لێرە یەک شت هەیە لە عەقڵێتی سیاسیە کاتێککە حکومەکە لە عێراقدا ئەویش ئەوەیە شایستە دەستوریەکان نییە لای من ئەوەم پێ ئەڵێ زۆرینەکە لە عێراق شایستەی دەستوری نییە کە ئەدرێ بە تۆ بەڵکۆ لە ڕێگەی ئەو ڕێکەوتنەی کە من و تۆ ئەیکەین لەسەر منزومەی حکومڕانی لە عێراقا من بەپێی ئەو ڕێکەوتنە شایستەکانت پێدەدەم نەک شایستە دەستوریەکان بۆیە هەمیشە ئێمە لە عێراقا تووشی قەیران دەبین و تا ئێستا نەگەشتونەتە نەتیجەیەک بۆ نمونە کاتێککە تۆ سیر کە هەڵبژاردنێکەکەی هەڵبژاردنێک کە مافێکی ڕەوای دیموکراسی ئەو خەڵکەیە ئەبینی لەگەڵ هەر خولێکی پەرلەمانە دەبێت سەر لە نوێ ئەو یاسای هەڵبژاردنە بەو شێوازە هەموار بکرێتەوە کە لەگەڵ زۆرینەدا ئەگونجێ بۆ نمونە ئێمە لە ساڵی 2004ەوە ئەگەر حساب بکەیت تا ئێستا نزیکەی 7-8 جار یاسای هەڵبژاردن لە عێراقا بە شێوازێک هەر جارە و بۆ جارەکەی تر بە شێوازێک هەموار کراوەتەوە کە لەگەڵ خواست و تۆمۆحی زۆرینەدا بگونجێ کەواتە شایستە دەستوریەکان کە من داوای ئەەکەم لە عێراقا بە پێی دەستور پێم بدرێ ئەوەی کە لە خولێکە دەوامەکە ئەڵێ ئەوە من پێدەدەم زەمانەتی نییە بۆ خولی داهاتوو بەڕاستی کە مەش قەیرانێکە عێراق بەرەو چارەنووسێکی نادیار دەبا و بەرەو حاڵەتێک دەیبا کە ئەی حەل دکتۆر جەنابی دەستوری دەستوری باسی دەستورت کرد هەڵبەتە کوردیش زۆر جار تاکید لە سەرکرداتی سیاسی کوردستان تاکید لە سەرەوەیەکەنەوەی کرد دەستور وەکو خۆ جێبەجێ بکرێت ئەستان هیچ کێشەیەک نییە لە عێراق هەموو جوورە حکومێک تاقی کراوەتەوە فەرمو دەستور هەیە سیستەمی پەرلەمانی هەیە لەوەشە پابند نابێ ئەی حەل چییە حەل گرفتەکە ئێمە قەیناکە ئێمە کاتێکە باسەکەین ینی العبرة في القاعدة القانونية التطبيق ئێمە یەکێک لە خاڵە سەرەکیەکان کاتێککە لە دەستورە باسەکرێ ئەوی شەوەیە من گرنگ نییە کە قاعدەیەکی قانونی دادەدەم وڵاتێک ئایا من چەند نیەتێکی پاکم هەیە ئیرادەیەکی بەهێزم هەیە ئەو قاعدە قانونیە جێبەجێ بکەم ئێمە لە عێراقا تا ئێستا ئەوەمان نییە بۆیە ئەوەندەی لە عێراقا کە ڕێکەوتنەکان وڵات ئەبا بڕێوە ئەوەندە قەواعیدی دەستوری نایبا بڕێوە بۆ نمونە کاتێکە باسی ئەم قەیرانە تازە بکەین یان کاتێککە ئەبینی جۆرێک لەوەی کە هەڵبژاردن ئەی هەوێ بە ئارەزوی خۆی لە ڕێ هەڵبژاردنە دیزایانی بکە بە هەمان شێوەش دێ حاڵەتێک دروستەکە قەیرانێک دروستەکە کە بە هەمان شێوە دەسەڵاتی سیاسیش و پۆستەکان و سەرۆکی وڵات و پەرلەمان و حکوومەتیش بەو شێوازە دیزاین کاکە خۆی دەی هەوێ بۆیە هەندێک لە گروپەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی هەستیان بەم مەترسیە کرد یەکێ لەوانە عامری کاتێککە هاتە پەرلەمانەوە بۆ حەلکردنەکە یعنی قەیرانەکە قەیرانی شخصێک نییە کە ئەبێتە جێگیری سەرۆکی پەرلەمان قەیرانێکە کە ئەی هەوێ وڵاتەکە بەرەو لایەک ببا حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کەمترین ئاس دابەزێنێ و سەلاحەتەکانی تەواو بکە بەو شێوازی لێ بکە کە خۆی دەیهەوێ تەنانەت قەیرانەکە هەستی پێکرا کە چەند قوڵ ئەبێتەوە بۆ عێراق و هەستی پێکرا کە چەند مەترسیدارە بۆ ئایندەی عێراقی جگە لەوەی کە ئەو قەیرانی دروست کرا ئەو پلانەی کە هەبوو دژی ئەجیندای ئەمریکاش بوو بۆ حکوومەتی عێراقی جا بۆیە لە سەروی هەمویانەوە دەبووە بە شێوازێکی دەستوری ئەو قەیرانە حەل بکرێت چونکە خراپووە ناو سێگۆشەیەکەوە کە گەڕانەوەی نەبوو یا دەبووایە بەرەو چارە نووسێک کە ئینتیحاری لە دوابێ کارێکی نەخوازرا و بدا بەدەستەوە بۆیە فایق زێدان کە لە هیچ وڵاتێکە نەبووە سەرۆکی دەسەڵاتی قەزایی خۆی بچێتە پەرلەمان لەوێ حەلێکی دەستوری و مەخرەجێک بدۆزێتەوە و ڕاگەاندنێک بدا کە منفەزێک بکاتەوە بۆی ئەو قەیرانە حەل بکات چونکە بەڕاستی فایق زێدان سەرۆکی دەسەڵاتی یاسادانان مەترسی باسی برتێکی گرنگی لە 2005 کە هەڵبژاردن کرا ئەو کاتە عێراق هەموویەک باز نەبوو دەسەڵاتی سیاسی عێراقەوە بۆیە زوو فریاکەوت بۆ ئەو بابەتەوە ئەمڕۆ خۆی چوە دەستوریەکەش دوانەکەوت لە 2005 کە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجامدرا لە 270 پەرلەمانتار کورد توانی 7 پەرلەمانتار بەدەست بێنێ مافی ڤیتۆی هەبوو لە پەرلەمانی عێراق فراکسیۆنی کوردستانی هەبوو یەکی ڕەئیان هەبوو یەک نەخشە ڕێگا و یەک بڕیاریان هەبوو لە دوای 2010 کە تەواز نەهێست لە ناولایەنە کوردستانیەکان گۆڕا لە پەرلەمانی عێراق بەردەوام کورد پەرتەوازە بووە لە ئێستاش دەسەیرکە ینی
شیعە توانی زوو سەرروکی پەرلەمان دەستی جێگیری سەرروکی دەستیشان بکەن سونەش نەفسیشت فەرمو کورد بەرەو چێ گەیشت کەواتە پێویستە کورد لە پەرلەمانی عێراقە لە هەستکاری وازەکە چون تێبگە بە تایبەتی لەو گۆڕانکاریانەی ئەوەی کە توش وتیت. ئێمەی کورد مشکلەکەمان ئەوەیە لە نمونەی بەڕێوەبردننی قەیرانە جاچ لەسەر ئەساسی لەسەر بنەمایەکی یاسایی بە یاخود سیاسی نەگەیشتوینەتە ئەو قەناعەتەی کە دووشت لە یەکتری جیا بکەینەوە. هەندێک دەستکەوتی سیاسی هەیە کە هەموو پارتێکی سیاسی بە دوایدا دەگەڕێ و هەندێک مافی بنەڕەتی میلەتێک هەیە کە دەبێ هەمویان پارێزەری حەقیقی ئەو مافانە بن. یعنی کاتێک کە ئێمە ئەڵێن گرفتمان هەیە لەسەر جێگیری سەرۆکی پەرلەمان ئێمە نامانەوێت پۆستێک دابتاشین بۆ کەسێک کە لەوێ بێ. کاک دکتۆر شاخەوان ئێستا نەکرد لەوەیە کە حەقێکی کاشف لی زەوت کەرا ببێتە جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان بەڵام حەقێکی منشئی هەیە بە پێی دەسوود کە ئێستا ئەندامێکی پەرلەمان و بە هەمان شێوەی جاران ئەتوانێت ڕۆڵی تایبەتی خۆی ببینێ. بەڵام کەواتە کورد دەبێ جیاوازی لە بینی ئەم دووشتانە بکات لایەنە سیاسەکان کۆمەڵێ شت هەیە خلافاتی سیاسی و حیزبی نابێ هەبێ لەسەر ئەویش ئەوەیە ماف و شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردستانە لە بەغا دەبێ هەمویان بە یەک نەفەس هەوڵی بۆ بدەن. جاکەواتە ئێمە یەک چارەسەرمان هەیە کە من لە ساڵی 2002 ئەم مەقولەیە بەردەوام لەو مەسلەی دووبارە ئەەکەمەوە ئەویش ئەوەیە کە ئەبێ ئێمە لە ئیدارەی ئەزەماتە دوو شێواز ئیدارەی ئەزەماتمان هەبێ. ئێمە هەر چۆنێک ئەو دوو نموزەج ئیدارەی ئەزەماتە جۆرێکە لەو ئەزمەی کە ئێستا ئیسرائیل و هەر لە کۆنەوە دەیبا بڕێوە. ئەزمەکانی ناوخۆی ئیسرائیل تأسیری نییە لەسەر دەرەوەی لەسەر پەیوەندەکانی دەرەوەی ئیسرائیل و ئەو سیاسەتەی کە ئەو بەدوایدا دەگەڕێت. جاکەواتە ئێمەش لە هەرێمی کوردستان دەبێ ئاگامان لێبێ ئێمە ئیدارەی ئەزەمات لە ناو هەرێمی کوردستانە لایەنە سیاسەکانە خۆمان هەر چۆنێک بێ ئیترەمە منافەسە ئەکەین قسە بە یەکتری دەڵێن چی دەکەین ئەمە لە سیاسەتە ئەو شتانە هەیە. بەڵام کاتێک کە دەگەینە ئەوەی لە بەغا پارێزەری میلەتێکی بەشخوراوی سیستەم لێکراوین دەبێ ئاگامان لێبێ ئیدارەی ئەزمە کەواتە دکتۆرە کۆتەوەتیت بەغدا جیاوازە لێرە لەبەرەوە بەغدا هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەکان وەکو یەک دەبینێت لە هەرمی کوردستان تۆ کوردی نونەڕاتی خەڵکی کوردستانەکەی تو تەواو کەواتە لەمەیە تا چەند گرنگە کەسی شایستە لە شوێنی شایستەدا بنرێ بۆی بتوانێت بەرگری لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکە. دکتۆر شاخەوان عەبدوڵە بەبی موزایدە لێرە ئێمە بگومان وەکو ڕاگەاندن وازەکە ڕووماڵ دەکەین ینی کەسێکی زۆر جددی بوو ڕێگریەکی زۆر جددی بوو لە زۆر بریاری تونت لە بەرامبەر خەڵکی کوردستانە و زۆر جددیشی لەسەرەوەکە کە بریارەکانی سەردەمی بەعەس سەبارەت زەویزاری جوتکارە کوردەکانی کەرکووک هەڵبێشێنرێتەوە کەواتە پێتوان نییە دژاتی شخصی شاخەوان عەبدوڵە وەکو شخص نەبوو وەکو ئیرادە و ئەو جددیەتە و ئەو توانایە بە ئەو سەریقەیشکردنە بوو کە هەبووی تا چەند گرنگە کورد کەسی شایستە لە بەغدا لە شوێنی شایستە دامنێت وەکو ئەو پرسیارە زۆر دروستە جابا ئێمە ئەگەر بێتەوە پرسیارە زۆر جوان و دروستە ئێمە ئەگەر سیاغی بکەینەوە بە شێوازێکی تر ئایا ئەو کەسەی کە لەوێ بووە توانیوێتی ئەو هیوایەی کە خەڵکی کوردستان و ناوچە دابڕاوەکان پێی بووە لەوێ بەڕاستی لەسەر ئەساسێکی یاسایی و لەسەر ئەساسێکی نەتەوەیی دیفاعی کردو بۆ بەدەستێنانی دەستکەوتەکانیان ئێمە ئەتوانین بگەینە ئەو قەناعەتەی کە کاک دکتۆر شاخەوان عەبدوڵا یەکێک بووە لەوانەی کە کورد بینیوێتی لە بەغا بەو نەفەسە دیفاع دەکا بۆ دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و بیزات ناوچە دابڕاوەکان چونکە هەر خۆی یەکێکە لە قوربانیانی ئەو ناوچەیە کە زۆر لە مەینەت و لە معاناتیان تێدەگات لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەشێکی داگیر کراوە و ئێستا لێی سندراوە ئەو توانیوێتی ئەو ئەرکەنەتەوەی کە پێی سپێردرا لە پەرلەمان بە ئەو شێوازی ئەوەندەی کە توانی بێتی بەدەستی هێناوە تەمەنا ئەەکەین ینی کاک فەرهادیش کە ئەچێتاوێ بە هەمان نەفەسەوە ئیش دەکا چونکە بەڕاستی ئەوەی کە لەوێدا دەنیشێ هیچ نەهج و ئەجندایەکی شخصی خۆی نییە بەڵکو ئەنجیندایەکی و نەهجێکی ڕاستە لایەنێکی سیاسیە بەڵام بەڕاستی دەبێت لەسەر بنەمای ئەجندایەکی قومی بۆ بەدەستێنانی شایستە دەستوریەکان چ لە هەرێمی کوردستان و چ لە جێناکەکان بەدەست بێنێ و هەمووان شادی بۆ ئەوادەن کە کاک دکتۆر شاخەوان عەبدوڵا ئەوەی کە پێیکرا بەڕاستی کردی و جێی دەستخۆشی و مای شانازیەکە
ئێمە یەکێکمان هەبوو لە بەغا بەو نەفەسە قوربانیدانە بەو حەماسەتەوە دیفاعی کردووە و چەندان پەرلەمانی تریشمان هەیە و چەندان بەرپرسی تریشمان هەیە بەڵام ئێمە تەماعمان لەوەدا هەیە هەموو بەرپرسەکانمان لە بەغا بەو نەفەسە نەتەوەییەوە کار بکەن بۆ بەدەستێنانی شایستە دەستوورەکانی هەرێمی کوردستان و گەڕانەوەی ئەو واقعە نەخوازراوی کە ناوچە دابراوەکانە هەیە بگەڕێتەوە بۆ بله دکتۆر کەواتە حتا فەرهاتە ترۆشیش لە 2010 تا 2014 پەرلەمانتار باو کاتەش ئەگەر لە بیرت بێ ئەویش یەکێک بوو لە پەرلەمانتارە ئەو پەرلەمانتارانێ لەگەڵ حوسێن شارستانی وەزیری نەفتی ئەو کاتە لە بیرتە کە چون کەوتە نیقاشێکی جددیەوە دواتر حسێن شارستانی شکایەتی لێ کرد و دواتە شکایەتەکەشی دوڕات ئابزانم داوای 500 میلیۆن دیناری شتیوای لێ کردبوو ینی مەبەستم ئەوەیە هەموو فراکسیۆنەکان بێگومان پەرلەمانتاری زۆر دڵسوزیان هەیە حتا بەرپرسی تریش بەڵام لە ئێستادا لەم تەوقیتەیە لەم گۆرانکاریانەیە لە پستەکانی تر بوونمونە سەر و کوماری عێراق وەزیرەکان تا چەند گرنگە کورد شایستەبوون بە توانابوون بە سەلیقەبوون ئەنی لەسەر ئەو بنەمایە خەڵکال بژێرێ لەبەرەوە بەغداوە کۆتوەتی جیاوازە لە هەرێمی کوردستان بوو کورد دروستە ینی ئێمە وەک جەناب دامەژۆک پێشتریش باسمان کرد ئەوەیە کە ئێمە ئەوەی کە لە هەرێمی کوردستان من ملانی و پشتبر لەگەڵ یەکتریدا دەیکەین دەبێت لە بەغا ئەوەمان نەمێنێ بەڵام لێرا بێ زۆر بەوازح بە ویژدانەوە ئێمە دووشت لە یەکتری جیا بکەینەوە بەڕاستی ئەویش ئەوەیە زوربەی زۆری ئەندام پەرلەمانەکانی بەغا دڵسۆزن و بەڕاستی بە دوای شایستە نەتەوەیی و هەرێمی شایستە دەستووریەکان ئاگەڕن بۆ هەرێمی کوردستان و خەڵکە بەڵام کۆمەڵێک هەن کە نەتوانراوە بێنە سەر ئەو نەهەجە نەتەوەیی کە هەموو پارتە سیاسیەکان لەسەر ئاسی لایەنەکانی سیاسەکانی تریش کۆمەڵی دڵسۆزی زۆرمان هەیە بەڵام کۆمەڵە کەسی بەڵام لێرە گرفتەکەمان یەک شتە ئەویش ئەوەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە هەروەک سەرۆک بارزانیش باسی کرد ئەویش ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین ئەو جوهدانە یەک بخەین بۆ ئەوەی ماف و شایستە دەستووریەکانی کورد لە بەغا زامنکەین ئێمە جهودی کۆشما دڵسۆزیمان زۆرە لە بەغا و کەسی کارەمەمان هەیە لە هەموو لایەنە سیاسەکان بەڵام گرنگ ئەوەیە ئێمە لەژێر یەک چەتری نەتەوەیی و نیشتیمانی هەرێمی کوردستانە لە بەغا کۆ ببینەوە و ئەوەی کە ئێمە دەمانەوێ بیپارێزین و ئەو شایستە دەستوریانەی کە هەمانە بەڕاستی بەهێز و توانای ئەو کەسە کارامانە ئەتوانێت لە واقعی عملیدا نزیک بکرێتەوە و جێبەجێ بکرێت چونکە ئەمە یەکێک لە ئیشکالەتەکانی فیدراالێت لە عێراقا جا کەواتە ئێمە بەو نەفەسە نەبێ ناتوانین بگەینە شتێک بەڵام لێرە ئێمە یەکشت بڵێن کاتێکە باسی جێگرەوەکاکی بۆ ئەو ملاحەزەی ویستم بیڵێم کاک فەرهاد ئەتروشی کاتێک کە دەبێت ئەوە نیە بە دەنگێکی کەمتر لە جێگیری یەکەم ببێتە جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان بەڵکو بە 178 دەنگ کە جێگیری یەکەم بە 177 دەنگ بوو بە و ینی کەواتە بە هەمان پێگە و سوقلی سیاسی بوو بە جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان کەمیش ئەوە ئەگەیەنێ ئەو هاوپەیمانێتی و نزیکە سیاسی کە دەنگی داوە بە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان هەمان هاوکێشە هەمان پێگەی و هاوکەواتە دکتۆر ئەگەر بە کورتی جەنابەتە پسپۆرێکی دەستوری لەڕووی ئەرکە دەستوریەکانەوە سەرۆکاتی پەرلەمانی عێراق و هەبوونی کورد لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی عێراق تا چەند گرنگە بۆ کورد بێگومان ئێمە کاتێک کە لە وڵاتێکی فرەنەتەوەیە دەژین و لەسەر بنەمای تەوافق دروستە بێ نابێ سەرۆکی پەرلەمان بەس تعبیر بکات لە یەکێکە کە تعبیرە لە زۆرینە ئەمە گرفتێکە کە هەمانە ئێمە کاتێکە باسی ئەوواکەی کوردێکەیە لە تەنیش برایەکی شیعە لەگەڵ برایەکی سونەدا ئەمە تەکوینی ئەوە ئەمەمان بۆ دەرەخا کە تەکوینێک لە عێراقا هەیە لەو سێ گروپە دروست بووە و ئەوەی کە گرنگیشە ئەو شوێنەی کە زیاتر تعبیر ئەدا لە ئیرادی خەڵکی عێراق ئەویش ئەوەیە کە پەرلەمانە یعنی ناکرێت لە پەرلەمانە یەکێک لە برادرانی سونە یاخود شیعە یاخود دوو شیعە ئەوەنە یاخود یەکێک تعبیر نەکات لە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان تەمسیلی بکات بۆیە پەرلەمان یەکێکە لەو دامەزراوانەی ڕاستەقینانەی کە بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر سەردار قادر ئەکادیمیسیان و پسپۆرێ دەستوری ئاگامان لێبێ بوونی ئەوە زۆر باشە.